جارێکی دیکە هەڵەی پرسیاری تاقیکردنەوەی نیشتیمانی و بەبادانی ڕەنج و ماندووبوونی قوتابیان بوو بە پرسی سەرەکی ڕۆژ و خۆپشاندان و ناڕەزایی قوتابیانی بەدوای خۆی داهێنا. موسلیم عەبدوڵڵا قەسرێ ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستان باز لە هەوڵی لیژنەکەیان بۆ نەفەوتانی ماندووبوونی قوتابیان دەکات کە توانیویانە بە بەکارهێنانی ئەو یادداشت و سکاڵانەی کە لەلایەن قوتابیانەوە پێیان گەیشتووە 21 پرسیار بەڕاست بۆ قوتابیان هەژمار بکرێت. ئەوەی کە ئێمەی سار نەکردەوە بە هەوڵ و بەردەوامی ئێمە بوو لەگەڵ وەزارەتی پەروەردە دوجار کۆبوونەوە دانیشتنیەکی ترمان کرد بۆی کە بتوانین زیاتر پابند بین بەو یادداشتانەی بەو ڕێکارانەی کە قوتابیانی خۆشەویست بۆ ئێمەیان ناردووە بۆیان خود مامۆسایانی بەڕێز بۆ ئێمەیان ناردووە ئەم یادداشتانەمان سەرجەمی کۆ کردەوە دووبارە لەگەڵ ستافی وەزارەت و ستافی لێژنی ئەزموونەکان کۆبووینەوە و دوجار گەیشتنەوە ئەو نەتیجەیە کە 5 پرسیاری تر قەرەبووی قوتابیانی خۆشەویست بکرێنەوە کە سەرجەمیان کردی 23 پرسیار و بەڕاستی ڕێژەیەکی زۆر دەرەجە بۆ قوتابیان گەڕایەوە نزیکەی 44 دەرەجە بوو. دڵنیاشیان دەکەینەوە ئەو جوهدەی ئێمە وەکو لێژنەی پەروەردە خوێندنی باڵا کردومانە ئەوەی لە توانامان دابێ کردومانە و بە ئەرکێکی سەرشانی خۆمانیان دەزانین و ئینشاءڵڵا بە دوواداچوونی وردیش دەکەین بۆ ئەو هەڵە و کەم و کورتیانەی کە کراون بۆی کە لە ساڵانی ئایندەدا دووبارە نەبنەوە. سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش کە بۆ نەفەوتانی مافی قوتابیان بەردەوام لەگەڵ بەرپرسانی پەروەردە لە حکومەت و پەرلەمان لەسەر خەت بووە دەڵێت بوونی ئەو ڕێژە زۆرە هەڵە لە پرسیاری تاقیکردنەوەی نیشتیمانی ئابڕوچوونێکی گەورەیە بەڵام قەرەبووکردنەوەی قوتابیانیش هەنگاوێکی باشە و نابێت درێخی لێ بکرێت. بەلای ئێمە شتێکی زۆر خراپەوە پێویستە ئەو لیژنەی کە ئەم کاری کردووە لێپێچینەوەیان لەسەر بگرێت هەرچەند ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە کار لەسەر توێژی قوتابی خوێندکارەکەین بەلای ئێمەوە گرنگەوەی قوتابی خوێندکار زرر نەکە کە خۆشبەختانە و بڕیارە دەرا قوتابی خوێندکار زرر نەکە بەڵام بەڕاستی داوایشمان لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و لیژنە تایبەتەکانی پەرلەمان و ئەنجومەنی پارێزەکانی ژێ بەجددی بێنە سەرخەت و نەیەڵەن ئەم کارە کە بەلای ئێمەوە بەلای پسپۆڕانی پەروەردەیشەوە بە فەزاحەتێکی گەورە ئەژمارەکرێ ئەم فەزاحەتە لە ساڵانی داهاتووە دووبارە بێتەوە. بە بڕوای چاودێران کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێم لە زۆرینەی سێکتەرە گرنگ و کاریگەرەکاندا شکستی هێناوە بە تایبەت بواری پەروەردە و فێرکردن بە تایبەتریش دوای ئەوەی وەزارەتی پەروەردە دانی بەوە دانا بە بەهای نزیکەی 42 نمرە هەڵە لە تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەیی هەبووە. ڕۆژنامەنووسێکیش بە وەزیری پەروەردە دەڵێت باشترە بە زووترین کات بە دوواداچوونی ورد بۆ خەرەبووی جددی مادی و معنەوی و دەرونی خوێندکاران و خێزانەکانیان بکەیت لەبەرەوەی لە داهاتوودا هەر دەرەنجامێکی نەخوازرا ڕوو بدات تۆ وەزارەتەکەت بەرپرسیار دەبن. ڕامێر عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.